دەستی خانمان قوربانیانی جینۆساید بتوانین بە هەموو دنیا بناسێنی کە ئێمە کۆمەڵکوژکراوین ئێمە زوڵمێکی زۆر کراوە بەرامبەرمان. بەڕاستی ئەم ڕۆمانە ئەگەر وربیتەوە لە ناویە کۆمەڵی چیرۆکی تر بە دوای خۆیان ئەهێنێت، بەڵام کە ئێستا ئەم دەستگیرکراوانە چیرۆکی خۆیان باسەکەی هەستەکەی کە ئەمە واقعەت بوو ڕووی داوە و هیچ شتێکی نامۆی تیان نییە. تاوگا حەمە ساڵح بەڕێوەبەری کاروباری شەیدان ئەنفال کراوانی کۆیە ئەمڕۆ هاوکاتمان کرد لەگەڵ کۆتا ڕۆژی شاڵاوی ئەنفال کە 6/9/1988 کۆتا ڕۆژی شاڵاوی ئەنفال بووە کە سەرجەم کوردستانی گرتوۆتەوە بە 8 قۆناغا تێپەڕیوە و خەڵکێکی زۆر بوونەتە قوربانی ئەو شاڵاوە بەدناوە. ئێمە هەوڵماندا ئەمڕۆ لە ناساندنی ڕۆمانێکە کە بەناوی کچە کوردێکی ئەنفال کراو بتوانین ئەو تراژیدیا و ئەو ڕووداوە ناخۆشانی کە لە ژیانی کچە کوردانی خۆمان ڕوویداوە لە کارەساتی ئەنفال کە لە زیندانیەکان و لەو گۆڕە بە کۆمەڵانە و لەو شوێنانەی کە دەستگیر کراون و ماونەتەوە چیرۆکەکانیان بخێنە ڕوو و هەروەها هاوکات لەگەڵ ئەو ماوەیە کە ئێستا بە خۆشحاڵیەوە جەلادی نوگرە سەلمان ئەجات کە دەستگیر کراوە لە هەوڵداین بتوانین زۆرترین شاید حاڵ و زۆرترین ئەو قوربانیانە بێنینە پێشەوە کە بمنە شاید لەسەر کەیسەکەی و بە سزای یاسایی خۆی بگات و بتوانین ئەو ببێت بە دەرسێک و پندێک بۆ هەموو ئەو جەلاد و ئەو کەسە خراپانەی کە ڕۆژێک لە ڕۆژان دەستیان هەبووە لە زیندە بەچاڵکردن و لە ئەنفالکردنی خەڵکی کوردستان. هەوێنی لەدایکبوونی ئەم ڕۆمانە کاتێک کە زۆر بەڕێز مامۆستا سەدرەدین مەحیدین ئەم ڕۆمانەی لە گەڵاڵە بووە لە سەردانیکردنی ئەو کچە ئەنفال کراوانەوە و وجنە ئەنفال کراوانەی کە لە گەرمیان بوون کاتێک ویستویانە لە ڕێگەی ڕێکخراوێکی دۆ هاوکاری ئابووریان بکەن بۆی بتوانن داهاتی خۆیان بەدەست بێن و بتوانن پشت بە خۆیان ببەسن بۆ بژێوی ژیانیان. ئەم ڕۆمانە لەدایک بووە کۆمەڵێک ڕووداوی تایە کە بەسەرهاتی ئەو کچانەیە کە لە گرتوخانەکان بوون بەیەکەوە کۆی کردوێتەوە لە ڕۆمانێکە کە لە خۆشەویستیەوە لە عشق و جوانی کوردستانەوە دەستی پێ کردووە تاوەکو لە کۆتاییە بە ئەنفالکردنیان و بە گرتنیان لە گرتوخانەکان و دواتر فرۆشتنیان بە وڵاتانی دراوسێ و کە بوونەتە جاریە یاخود بوونەتە کۆیلەی ئەو کەسە نەفس نزم و نەفس پیسانە بتوانن کەس وەکو کۆیلەیەک مامەڵەیان لەگەڵ بکەن. ئەمانە هەمووی ڕووداوێک بوون کە لە یەک ڕۆمانە کۆکرابنەوە بەڵام کورتە سیرۆکی زۆربەی ئەو ڕزگاربووانەی کە لە نوگرە سەلمان بوون یاخود بەر شاڵاوی ئەنفال کەوتبوون لەو ڕۆمانە کۆکرابووە. نام پێمان عەبدوڕەزاقە دانیشتوو شاری کۆیەم نووسەری و شاعیریشم. بەنسبەت ئەنفال وشەی ئەنفال کە دێتە بەرگێ دەیان و سەدان چیرۆک کە بە خۆم بە چاوی خۆم بینیمە دێتە پێش چاوم. ئەنفال خۆی بە خۆی دەیانی فری و شانۆبەری و ئەوە شتی ژیانمان لەگەڵ ژیانمان تێکەڵ بووە لەگەڵ خوێنمان تێکەڵ بووە. یەک لەبارە خۆم شەوی ئەنفال دانیشت بووین هەموو کۆمەڵە ژنێک بوون دانیشت بووین چۆڵ بوو ئەو شوێنە لە منتقەی دەشتی کۆیە ئەوەی پێ دەڵێن شوی قەیسیان لە قەیسیان دانیشت بووین دەنجی تەرەکتەر هات سعات 1 شەو دەنجی تەرەکتەر هات هەر یەکەو بەلایەکە ڕۆیشت. بەس ئێمە نەمانزانین پێشتر ئەوەمان هەبوو کە مەجموعە پێشمەرگە هاتن خزمەتمانەکردن و ئەڕۆیشت گەرمیان بەڵام ئێمە پیاومان لا نەبوو چەند وەخت بوو لە هێزی پرگیری بوو هەر یەکەی بەلایەکە ڕۆیشت. من و ژنێک ماینەوە داچی شێخ فەتاح بوو ڕوتم یا ڕابی منش بۆ نەڕۆم سەرێک لە کۆیە ئەدەم و دێمەوە هەتا گەیشتینە کۆیە بۆ سعات 5 بەیانی گەیشتینە سەیتەرەکە هەمووی جاش و خەڵک بوو پێشوازیمان هات ئەوەندەی پێ نەچوو تەیارە و شتی وا کۆپتەر بەسەر دەشتی کۆیە و ئەوەدا بوو کۆنترۆڵ کرا دەشتی کۆیە ئیتر هەر یەکەی بە شێوەیە هەر ئەو ڕۆژانە لە خەیاڵما کە ئێمە یعنی زوو دەرباز بوون پاش 3 مانگ دوای ئەوە هاوسەرەکەم دیتەوە لە لای ڕانیان ئیتر یعنی هەتا ئێستا لە خەیاڵما چیان بۆ بکەیکەمە هەچێکیان بۆ بکەیکەمە هەچێکیان بۆ بکەی ئەو برینە لە هەناویان سارێژ نابێت
يعني شتێک بەسیترین شت لە پێش چاوت مناڵەکەت بمرێ لە برسا یەتیمیان یان ئەوەی جەسەدی بکرێ دایکەکە ئیبادە بکرێ ئەوە چۆن لەبێ قەت لەبیر ناچێت قەت لەبیر ناچێت بەڕاستی یعنی زامێکە هەتایە لە ناو دڵمانە وەکو چۆنەوەی سەلیبێکە لە نیچەوانمان قەت لە فکر ناچن ئەوە بۆ کورد ئەوە ناسنامەیەکە بۆ کورد لەگەڵ گولە و قەوانە خوێن تێکەڵ بووە یعنی کەواتەتۆ هەر کچێکە لەناو ئەو گۆڕە بە کۆمەڵە یاخود هەر مناڵێک لەناو ئەو گۆڕە بە کۆمەڵە ئەو جلە کوردیانەی کە لە بەریانە بیبینی نیشانەی بەهار نیشانەی دڵخۆشی و ئومێد و ئاواتێکی زۆر گەورە لە دڵیانە بووە